مەسعود بارزانی کە لە 19 ئابۆ بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە دوای زیاتر لە 3 مانگ لە ئاڵۆزیەکانی دۆخی سیاسی هەرێم لەگەڵ لایەنەکاندا کۆ دەبێتەوە، بەڵام ئەم هەوڵەی بارزانیش ڕەنگە ئاسۆیەکی ڕوونی بۆ چارەسەرکردنی کێشەکان نەبێت. بەو پێی چەند لایەنێکی سیاسی سەرەکی بەشداری لە کۆبوونەوەکەیدا ناکەن. بەزوتنەوەی گۆڕان ڕەنگە لە هەموو لایەنێک زیاتر پێویست بێت کە بەشداری لەو کۆبوونەوەیدا بکات، چونکە لایەنێکی سەرەکیە لە کێشە سیاسیەکانی هەرێم، بەڵام ڕەتی دەکاتەوە باشداری بکات. بە فەرمی بانکێشکراوی بۆ کۆبوونەوەکەی بەیانی، بەڵام ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانی بە شێوەیەک شێواندووە کە زەمینەی گفتوگۆ و دانیشتنی لەبار بردووە. هەر کاتێک شەرعیەت گەڕایەوە بۆ پەرلەمانی کوردستان و دامەزراوە شەرعیەکانی تری هەرێمی کوردستان، ئێمە هیچ کۆبوونە و دانیشتن و گفتوگۆیەک ڕەت ناکەینەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان دوای کۆبوونەوەی ئەنجومەنی سیاسی لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت لەبەرەوەی زەمینە سازی بۆ کۆبوونەوەکە نەکراوە کە خۆی دەبینێتەوە لە ئاساییکردنەوەی دۆخەکە، ئەوان بەشداری کۆبوونەوەکە ناکەن. کۆمەڵی ئیسلامی ڕایشی گەیاندووە پێیان وایە کۆبوونەوەکە دەرەنجامێکی ئەوتۆی لێ ناکەوێتەوە کە خەڵک چاوەڕێی دەکات. هەر لەبارەی کۆبوونەوەکەوە بڵێ سەرجەبار فەرمان ئەندامی سەرکردایەتی چێتی بە NRT ڕاگەیان حەزبەکەی بەشداری کۆبوونەوەکە دەکات و مەلابەختیار بەرپرسی دەستەی کارگێر و قادر حەمەدجان و عومەر فەتاح ئەندامانی دەستەی کارگێر و سعدی ئەحمەدپیرە ئەندامی مەکتەبی سیاسی بەشداری لە کۆبوونەوەکەدا دەکەن. هاوکات یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ئاستێکی باڵادا بەشداری دەکات و محەممەد فەرج ئەمینداری گشتی یەکگرتوو سەرۆکایەتی شاندەکە دەکات. سبەینێ جەنابێ ئەمینداری گشتی خۆی سەرۆکاتی شاندێک دەکات، بەشدار دەبین لەو دانیشتنە، چونکە قەیرانەکە زۆر قەیرانێکی سەختە، ئاڵۆزیەکان زۆرن، کێشە زۆرن، ینی گۆڕانکاری لە منتەقە لە ناو خۆمان بژێوی خەڵکە شتێکی زۆر گرنگە. ئێمە بە دانیشتێکی گرنگ دەزانین و دەبێت بچینە ئەوێ و قسەی جددی لەوێ بکەین. کۆبوونەوەی لایەنە سیاسەکان لەگەڵ بارزانی لە کاتێکدایە کە پێشتر کاکەمی نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەاندبوو بارزانی وەکو سەرۆکی هەرێم لەگەڵ لایەنەکاندا کۆ دەبێتەوە. بەشێک لەو لایەنە سیاسیانیشی بەشداری کۆبوونەوەکە دەکەن ڕایانگەاندبوو لە ڕووی یاساییەوە بارزانی ویلایەتەکەی کۆتایی هاتووە. بە پێی زانیاریەکانی NRTش کۆبوونەوەکە لە بینای سەرۆکایەتی هەرێم دەبێت لە پیرمام. هێمن مەحموود NRT